ئەرێ ئەو هەموو پاشماوە ژەهراویە چی لە سلەیمانی بڵاو ئەکرێتەوە؟ نە شوێنێکە نەدوان نەسیان. هەفتەی ڕابردوو پاشماوەیەکی ڕەش کە شل بوو لە ڕێی تانکەرێکەوە لە گوندێکی ناحیەی خەلەکان ڕژێنرا بوو. تەبەن ئەوە بە مەترسی لێکدرایەوە بۆ سەر ئاوی بەنداوی دوکان، هەروەها بۆ سەر ئەو هاوڵاتیانەی کە ئاوی خواردنەوەیان لەسەر ئاوی دوکانە بە مەترسی زاندرا بوو. تاکو ئێستاش نازاندرێ ئەم مادەیە چ مادەیەکە، بەڵام هەموو لایەک کۆکن لەسەر ئەوەی کە مادەیەکی ترسناکە. ئێمە لەو کاتەوە لە هەفتەی ڕابردوو بەڵێنمان پێدابوون کە بەدواداچوون لەسەر ئەم کەیسە ئەەکەین. لە میانی بەدواداچوونەکانمان ئێستا دەرکەوتووە ئەو حاڵەتە تەنیا لە سنووری قەزای دوکان نییە، بەڵکو لە چەمچەماڵ لە دوو شوێن هەیە، لە ئاغزەلەر و لە شۆڕش. یەکێکیان 3 مانگ لەمەوبەر ئەو جۆرە مادەی لێ ڕژێنراوە لەلایەن تەنکەرەکانەوە. هەروەها لە هەڵەبجەی شەهید بە هەمان شێوە لە پارێزگای هەڵەبجە لە گوندێکی ئەو سنوورە بە هەمان شێوە ئەم مادەیە ڕژێنراوە ئەڵێن بۆنی گۆگردی لێ دێ. بەشێک باش لەوە ئەکەن کە ئەوەی لە خەلەکان ڕژێنراوە بۆنی کبریتی لێ دێ، ینی هەریەکە و نەوعە بۆنێکی لێ دێ. هەمووشیان لەسەر ئەوە کۆکن کە ئەم مادەیە هەم بۆ ژینگە هەم بۆ سەرژیانی هاوڵاتیان مەترسی دارە. ئێستا دەرکەوتووە کە ئەم حاڵەتە تەنیا لە یەک شوێن نەبووە، تەنانەت ئەمڕۆ لە شارە زوریش پەیامنێری 964 بەدواداچوونی لەسەر حاڵەتێکی وا کردبوو هەمان ئەم مادەیە لەوێش لە شوێنێک بڵاو کراوەتەوە. بێگومان ئەم بابەتە پێویستە بەدواداچوونی وردی بۆ بکرێت لەلایەنە پەیوەنددارەکان. ئێمە وەکو میدیا هەر ئەوەمان لەسەرە کە بەدواداچوون بکەین و شوێنەکان ئاشکرا بکەین و بەدواداچوونی خۆمان بکەین، بەڵام ئەوەی لەسەر لایەنە پەیوەنددارەکانە بە تایبەتیش لایەنەکانی حکوومەت پێویستە فەرمانگەی ژینگە یاخود ئەوانەی کە پەیوەندیدارن بەدواداچوونی ورد لەسەر ئەم مادەیە بکەن ئاخۆ چ مادەیەکە و بۆچی لە سنووری سلەیمانی و هەڵەبجە بە تایبەتیش لەو کاتەدا ئەو مادە ژەهراویانە ئەڕژێندرێن کە بەشێکیان لە سەرچاوی ئاوەکانەوە نزیکن، بەشێکیان لە ئاوەدانیەکانەوە نزیکن. پێویستە هەرچی زووە کار لەسەر چارەسەرکردنی ئەو دۆخە بکرێ و لەوەش گرنگتر ئەوەیەکە هۆکارەکانی ڕوون بکرێتەوە. بۆچی ئەو هەموو تەنکەرە لەو شوێنانە بەتاڵ ئەکرێن؟ لە 964 بەدواداچوونی وردمان لەسەر ئەم کەیسانە کردووە، ئێوەش ئەتوانن خوێنەری بن.